ولی تماشا ونیجای دی گوارتن که شاوی بگمان باندوری لهر تشتکی کرنه لجنگی کریه لخوازای کریه ل هر اوای کی کریه بتایبتی مجار آوی مجاره که حیویه مجاره که جیانیه ام بزن بیروشا آوی لهر ما کردستانی چوای گلو برس آری احمد قادر ری ببری گشتی آوی و آودریه یه هر ما کردستانی لهولیری گلمه که گریس پیدا باش بن ایده کردم بس روشا آوی بکن گلو بگمان سرنج لسر روشا آوی توزانی آف کروکا جیانه نواتا جیانه روش آویل ولات ما چوای کنج ویدس بکن. بله زور سپاس برایتان باش. سوارت با سرساوکانی آو لهرم کردستان بو آی خواردنوا هم بو زوربیت على چکان هاولاتیان لهرم کردستان و حکومتش پیش بدو سرساوا دبستن سرساوی آوی سرزوی و آوی جرزویه. بتأكيد بابتي آوي سرزوي اواني تأثيراتي زوري كتسري بتايبت لو دوايانا يعني سي صالي رابردو كهولد ولاتي ايران وتركيا هستاون بدرس كردني ساندين بنداو غوريني مساري روباركان او تأثيراتي زوري هبو لسا او بشعاوي كبو كردستان ديتنو ببو عراقش درواتن وريجي دابارينيش تأثيراتي خوي هي وخزني او بافريكا ولا تياكان هي ساڵانە کەم دەبیتەوە یان ڕێژەکەی کەم دەبیتەوە لە زستانە تاثیراتی وشکە ساڵی زۆر زۆر بەوازحی لەسەر دیارە و بە شێوەیەکی بەردەوام ئەو کەمیاوە بەرەو کەمی دەڕاتن بە جێرێ و دیراساتانی کە هەیە ئەو بڕاوەی کە ئێستا کە هەیە تاکو ساڵی 2045 خەتەرێکەکە زیاتر دەبێتن بەوەی کە نێزیک دەبیتەوە لە 150 ئەو کەمیە ئاوەی کە ئێستا کە بەردەستە ئاوی ژێرزەویش بەتەئکید تاثیراتی خۆی هەیە تأثيرات جزوري لسرا تشوف بحكم أوي جرزوي أوانيش دبيت دو زور يعني هي موسمية أو خزناني كموسمينا أو خزناني كوا استراتيجينا لهرم كردستان هو اللي هي أو خزناني كموسمينا زور بزوري لكيتا أو شيناني نسيايا كان يا برزكان يا شيناني كوا تشارجينج ليا أو خزناني كوا استراتيجينا كبا ديانو بسطان صاروا هندشان هي بهزاران صار ئاوی تێدا خەزم بووە پێویستی بەوەی دەبێتن کەوا وەختێکی زۆری دەبێتن ئەو بڕئاوەی کە پێشتر لێ دەرهاتیە یان بە بەردەوام ساڵانە لێ دەردێت چ بۆ ئاوی خواردنەوە چ بۆ زراعەتە یان بۆ هەر بابەتێکی سنائیش جارێشکە ئەو بڕئاوە تعویز کرێتەوە ئەوەی کە ئێستا کە دیارە لە هەموو حوزە استراتیجیەکانی کوردستان چ لە شاری هەولێرە چ لە منتیقەی دۆک و بەردەڕەش و منتیقەی چەمچەماڵ و بازیان و ئەو دەشتانەیە کەەوە حوزە استراتیجیەکان زیاتر لەو منتیقە دەشتایانەیە دەبینی بە بەردەوام ئاستی ئاوی ژێرزەوی دادەبەزیتن و ئەوەی کەەوە 10 ساڵ پێش ئێستا کە حوزەکە لە 300 متر بوو ئێستاکە لە هەندێک شوێن وەکو منتیقەی قوشتەپا کە نێزیی 18 کیلۆمەتر هەتا 20 کیلۆمەتر لە شاری هەولێر دوورە قوڵی بیرەکان گەیشتە 700 متر لە شاری هەولێر ئەوەی لە ساڕانی هەشتایەکان و نیهایەتی هەشتایەکان لە 120 متر بوو ئێستا کە لە هەمان شوێن بیر لێ دەدرێتن طبعا بە تەدریجی بیرەکان قوڵیان گۆڕە لە ساڕانی نهایەتی نهۆتەکان گەیشتە 200 متر نهایەتی 2010 و 2011 و کاتانە تقریبا نێژی 350 ولی کاکەری کەواتە بیر لێدانا بیران 700 میتران زیاتر تا 500 متر بێتە بەدەستخستن گەل و ئەبێ مەترسیەکە جدی هەیە بۆ سەروان مەخازنێن استراتیجی ناوێ لە کوردستانی ئینجیر ئارد بەڵێ دەتوانین برێن بە تەئکیدی داوەزینی ئاسی ئاوی ژێرزەوی و بەردەوام ئەو کەمی ئاوە زۆرەکە دەردێتن لە ئاوی ژێرزەوی مخاتری خۆ هەیە چونکە ئاوی ژێرزەوی وەکو بابەتێکی استراتیجی تەماشا دەکرێتن و پێویستە لە بۆ ئەو جیلانی داهاتوو ئەو ئاوە هەرگیرێتن و زیاتر ئیسفادە بکرێتن لە ئاوی سەرزەوی ئێمە وەکو پلان کارمان لەسەر بابەتە کردیە و بەردەوام هەوڵ دەدەین کەەوە پرۆژەی استراتیجی کە ئیسفادە لە ئاوی سەرزەوی بکاتن و ئاوی سەرزەوی بەکاربهێنرێتن ئەو پرۆژان ئەنجام بدەین هەر بۆ زانیاریتان تقریبا ئێستا لە هەرێمی کوردستان لە ڕێی 5400 بیر 150 ئاوی خواردنەوەی هاوڵاتیان دابین دەکرێتن و 150 کە لە ڕێی 91 پرۆژە لە هەرێمی کوردستان لە هەموو شار و شارۆچکان هەیە بەشەکەی تکە یان 150 کە دابین دەکرێتن ئێمە وەکو پلانمان لە بەڕێوەبەرەتی گشتی ئاوەڕۆ بۆ هەموو شار و شارۆچکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە لە ڕێی 11 پرۆژەیتکە ڕێژەی 150 بگەینە 175
يعني 175 ئاوی سەرزەوی بەکاربێتن و 125 تەنها 125 ئاوی ژێرزەوی بەڵێ کاکاری پێشترژی گەل ئالیێن پەیوەندیدارمان بە حسابێ پرسێکردیە مژارە ئاوێ توزانیژی کە لە هەرێما کوردستانی باوەیەکی گەلێکی بەربەلاف لێدانە بیرێن ارتیوازی هەیە gelek caran lêdana vanbîran li dervê rehnemayên aliyên peywendîdara weke hewe kewata gel û ebebxweşî sedemek nîne ku zirar ber ava bin erdî bigehît لێدانی هەر بیرێک تەسیری زۆر هەیە لەسەر تەواوی مەخزوونەکە چونکە لە ژێر زەوی ئەو خەزنە هەموو یەک بەشە و لێدانی هەر بیرێک چ بە شکلێکی قانونی و ئەو شکلانی کە غێر قانونیشە بەڕاستی هەموو تەسیراتی خۆی هەیە بۆیە پێویستە ئەوانەی غێر قانونیە بە هەر شێوەیەک بڕاگیرێتن و ئەوانەی شێوازە قانونیەکەشی هەیە تهدید بکرێتنەوە ڕێنمایی نوێیە کە بە خۆشحالیەوە لە سەرچاوەکانی پارێزان لە بەڕێوەبەراتی گشتی سەرچاوەکانی ئەو بۆ ماوەی ئەخیر کاری زۆر باشە لەسەر کردیە بە تایبەتی ئەوەی کەوە بتوانرێتن بە تهدید بکرێتن بە مەساحەی زەوی و چەند هاوبەشێک ببیندرێتەوە تەنها بیرێک لێ درێن چونکە پێشتر هەم بیرەکان لە نزیک یەکتری لێ دەدراوە و هەم داواکاری زۆریشی لەسەر هەبوو و ئێمەش وەکو خۆمانیان بۆ ئاوی خواردنەوە کاری جدیمان لەسەر بابەتە کردووە و پلانەکانمان چڕ کردەوە لەسەر ئەوەیکەوە زۆرترین کات ئاوی سەرزەوی بەکاربیێنین لەلایەکە پلانەکانی وەزارەتی کشتتوکاڵ کە بەڕێزان لە بەڕێوەبەراتی گشتی سەرچاوەکانی ئاو بۆ چارجکردنەوەی ئاوی ژێرزەوی کاری زدی کرایە هەم لە لێدانی بیری تایبەت بۆ چارجکردنەوە هەم بۆ ئەو بەنداوانەی کە پێی دەرن بەنداوی درێنەی ئاو کە چ گچکە بیتن چ گەورەبی پۆندەکان تەسیراتی زۆر باشیان دەبیتن لە ماوەیەکی نزیک و لە ماوەیەکی مامناوەند ئەوانە هەر هەمووی کاری زۆر باش ێستا کرایە بە هیوای ئەوەی بەلکاتە دوی چارچوبی دەکاتاری توزانیژی کە مژارابێ بوو یەکیش بابێت و پرسێن سیاسی واتە هەڤرکین سیاسی لەسەر ڕاستی هەرێمی و حتى لەسەر ڕاستی جیهانیژی تایبەتی تە بەحسا ئیرانê kir te behsa Tirkiyeyê kir dirûstkirina bendavan kêm bûna ji derê navê Iraqê Herêma Kurdistanê kewata ew pûnd û bendavên hatina çêkirin ku bara pitirê serevjêr bûne yanî pir bûne li ser daçûne kewata bandoriya vê ya erînî heye gelo bu mijara avê خۆشبەختانە ڕێژەی دابارین ئەم ساڵەکە بە شێوەیەکی زۆر باش بوو وە سەرووی تێکڕای ساڵانە بووە لە هەموو هەرێمی کوردستان لە هەندێک شوێن لەوانەیە دوو قاتی سەرووی تێکڕای بارانباریم ببیتن بۆ هۆیەوەش بەشی زۆری پۆندەکان و ئەو بەنداوە بچووکانە و مامناوەندانە و بەنداوە استراتیژیەکانی لە هەرێمی کوردستانی دوکان و دەربەندی خان ینی گەیشتینە ڕێژەی زۆر قیاسی و بە سەرڕێژیش بووینە ئەوە تەسیراتی زۆر باشی دەبیتن بەڵام ئەوەی نابی لە فکرکەین کە ئەمە ساڵانە لە دوای ساڵانی نۆهەتەکانەوە تاکو ئێستاکە بە چەندین مەوسمی جەفاف یان بە چەندین مەوسمی وشکە ساڵی تێپەڕینە ئەوە وەی کردیەکەوە ڕێژەی ئەو بارانبارینە کە کەم بکاتن دو ساڵ سێ ساڵان کەم دەبێتن ساڵێک باش دەبێتن بۆ ئێمە دەبی خۆمان ئامادەکەین بەوەی کەەوە مەخزوونی استراتیژیمان نەبیتن یان ئیسیفادە لە هەر قەترێک ئاو بکەین کەوا دەباریتن لەو زەویانی هەرێمی کوردستان و لە هەسا هەر ڕێڕەوێک بتوانین سترەکچەرێک دروستکەین پۆندێک دروستکەین بەنداوێکی بچووک دروستکەین بەنداوێکی گلدانەوەی ئاو دروستکەین دروێنەی ئاو بکەین ینی وەکو کارەکە بکاتە کاری دروێنەی ئاو بۆیە هەموو ریسۆرسەکان هەموو توانەکان پێویستە بگرێتە بەر لە بۆ ئەوەی کە ئەو جۆرە سترەکچەران دروستکرێتن و لە لایەشکەش کەمکردنەوە و ڕێخستنەوە شێوازی بەکارهێنان چ بۆ ئاوی خواردنەوە کەەوە هاوڵاتیان زیاتر هۆشیار بکرێنەوە و بەکارهێنانی پێوە بەکارهێنانی تەوافە کەمکردنەوەی بە هەدردان لەلایەنی زراعیەکەش پێویستە ئەو سیستەمانە بەکاربێتن ئەو شێوازەی قەدیمەکەی کە غەرقکردن بوو بە ئاو و کۆل بوو ئیستاکە زۆربەی زۆری خۆشبەختانەوە کارەسەوەی دەکرێتن کە مڕەشار بەکاربێتن کارگەیشتە ئەوەی لە هەندێک شوێن تانقید بەکاردێتن ینی بە دڵۆپاندن بەکاردێتن ئەوانە هەموو سیستەمی زۆر باشن کەمیەکی زۆر کەم ئاو بەکاردێتن و هەدەفی خۆشی دەپێچیتن ینی ئێمە پێویستە لەسەر سێکتەرەکان هەموو کار بکرێتن و لەگەرەوەش پێویستەکەوە مناقەشات بکرێتن و هەروها دانوستان بکرێت لە وڵاتانی دەوروبەر بۆ زیادکردنی یان هێشتنەوەی ئەو ڕێژە ئاویکەوە لە دەوروبەر لە وڵاتانی دەوروبەر وەکو ئیران و تووچای بۆمان دێتن و ڕێخستنەوەی ئەو بابەتانە بەس لە هەمووی گرنگتر بەڕاستی بابەتی گڵدانەوەی ئاو دروستکردنی سەدەکان و ئەو سترەکچەرانی کە ئاو گڵ دەدەنەوە وەوە دەکەن ئاوی ژێرزەویش بوژێتەوە ولی برێز ساری ئەحمەد قادر ڕێبەبەرێ گشتی ئاو و ئاودێریەی لە هەرێما کوردستانê لەو لێرە گەلمە بوو gelek spas کاکاری سپێدێکی خۆش